سڵاوتان لەبێت بەڕێزان هەواڵەکانی ساعت نۆتان پێشکەشەکەم سەرەتاش سەردە. بڕیارە دیداری گشتی یەکێتی 28 مانگە لە سلێمانی بەڕێوە بچێت و تێکەڵ بە ئاهەنگەکانی ساڵیادی دامەزراندنی یەکێتی و هەڵگرستانەوەی شۆڕشی نوێ دەکرێت. قوبات تاڵەبانی لەگەڵ باڵێزی ئەمریکا لە عێراق کۆ دەبێتەوە ڕای دەگەێنێت پێویستە بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ عێراق ڕێککەوتنی نیشتیمانی بکرێت. وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی دەرباس کۆسراد ڕەسوڵ بەشداری پرسەی سەرۆکی پێشووی ئیمارات دەکات. شەپۆلێکی دیکەی خۆڵبارین کەرکووک و شارەکانی عێراق و هەرێم دەگرێتەوە بەهۆیەوە هەزاران کەس چەنگە نەفەس دەبن و ڕەوانی نەخۆشخانەکان دەکرێت. جارێکی دیکە پێشمەرگەکانی لیوا هاوبەشەکان گرتبوونەوەی ناڕێزای ئەنجام دەدەن و داوا دەکەن پەلە بکرێت لە دەست بەکاربوونیان. بڕیارە ڕۆژی 28 مانگە دیزاری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی دەست پێ بکات و چەند ڕۆژێک بخایەنێت. لەبارەیەوە سەرچاوەیەکی ئاگادار لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە میدیاکانی یەکێتی ڕاگەیاند دوای بەڕێوەچوونی کۆنفرانسەکانی ئامادەکاری مەڵبەندەکان لە دهۆک، هەولێر، کەرکووک، ئیدارەی ڕاپەڕین، ئیدارەی گەرمیان پارێزگای هەڵەبجە، بەغداد، خانەقین و کۆتایش لە سلێمانی. دیداری گشتی یەکێتی لە پارێزگای سلێمانی دەست پێ دەکات و ماوەی 3 بۆ 4 ڕۆژ دەخایەنێت و دیدارەکە تێکەڵ بە ئاهەنگەکانی ساڵیادی دامەزراندنی یەکێتی و هەڵگرستانەوەی شۆڕشی نوێ دەبێت. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێشوازی کرد لە ژمارەیەک لە کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفاڵکراوان. لەو دیدارەدا گفتوگۆ لەبارەی داواکاری ڕەواکانی کەسوکاری شەهیدان و ئەنفاڵکراوان کرا. هاوکات پرسی هێنانەوەی ڕووفاتی پیرۆزی ئەنفاڵکراوان گفتوگۆیان لەبارەوە کرا جگەلەوەی دۆزینەوەی میکانیزمێکی گونجاو بۆ پرسی چۆنێتی ئەنجامدانی پشکنین بۆ کەسوکاری شەهیدان و ئەنفاڵکراوان با مەبەستی ناسانەوە و هێنانەوەی ڕووفاتی پیرۆزی ئەنفاڵکراوان خڕیان ڕوو. قوبات تاڵەبانی جەختی کردەوە کە پشتیوانی داوەڕەوەکانیانەوە داواشی لە وەزارەتی شەهیدان کرد بۆ لە مەولۆ نوێنەری ڕێکخراوەکانی تایبەت با پرسی شەهیدان و ئەنفاڵکراوان و نوێنەری کەسوکاری ئەنفاڵکراوان بەشدار بن لا پرۆسەی هەڵدانەوە و هێنانەوەی ڕووفاتەکانی ئەنفاڵکراوان. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر پێشوازی کرد لە ماسیۆ تۆلەر باڵێزی ئەمریکا لە عێراق و لە دیدارێکدا پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا و پرۆسی پێکهێنانی حکوومەتی نوێ عێراق و چەندین پرسی دیکە تاوتێکرا. لەو دیدارەدا قوبات تاڵەبانی داوای کرد ڕێککەوتنێکی نیشتیمانی بکرێت بۆ چارەسەرکردنی هەموو کێشانی بربەستن لە بەردەم پێکهێنانی حکوومەتی نوێ عێراق بە جۆرێک کە ڕێککەوتنەکە لەسەر حیسابی هیچ لایەنێک نەبێت. سەبارەت بە ناکۆکیەکانی ناولایەنە کوردستانەکانیش قوبات تاڵەبانی تاکیدی لەوە کردەوە کە کلیلی چارەسەری ناکۆکیەکان لەوەدایە لایەنەکان بەرژەوەندی هەرێمی کوردستان بخەنە پێش بەرژەوەندی حزبی و کەسیەکانەوە. لا بەشێکی دیکەی کۆبوونەوەکەدا چاوتوێ بڕیارەکەی دادگای فیدرالی کرا سەبارەت بە نەوت و گازی هەرێمی کوردستان و لەم بارەشەوە قوبات تاڵەبانی جەختی کردەوە کە دەکرێت هەرەم بڕیارە بکرێتە جەرفەتێک بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا و دەرچواندنی یاسای نەوت و گاز لە پەرلەمانی عێراق. و هاوکات دەرباس کۆسرەت ڕەسوڵ کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشوازی کرد لە ماتیۆ تۆلەر باڵێزی ئەمریکا لە عێراق و وەفدی هاوڕێی. لە دیدارەکەدا دەرباس کۆسرەت ڕەسوڵ ستایشی هەوڵەکانی باڵێۆز ماتیۆ تۆلەری کرد کە لە ماوەی ڕابردوودا ڕۆڵی ئیجابی گێڕاوە لە پەرەپێدانی پەیوەندیەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان و ئەمریکادا. بەشێکی تری کۆبوونەوەکە تایبەت بوو بە دۆخی عێراق و هەرێمی کوردستان و هەنگاوەکانی پێکهێنانی حکوومەتی نوێ عێراق و دۆخی هەرێمی کوردستان. دەرباس کۆسرەت ڕەسوڵ دووپاتی کردەوە یەکێتی خاوەنی استراتیژی خۆیەتی و پێداگری دەکات لەسەر جێبەجێکردنی بەرنامەکەی لا پێناو خزمەتکردنی خەڵک و جێبەجێکردنی مافە دەستوورەکانی گەلی کورد. هەر لە کۆبوونەوەکەدا هەرێک لە باڵێزی ئەمریکا لە عێراق و دەرباس کۆسرەت ڕەسوڵ گفتوگۆی وردی پێشهات و ڕووداوەکانیان کرد و جەختیان لە بەشداری سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان کرد لە پرۆسەکەدا و بە پێویستیان زانی لە سەرمێزی گفتوگۆ بلێک تێگەیشتن کێشەکان چارەسەر بکرێت. وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی دەرباس کۆسرەت ڕەسوڵ کارگێڕی مەکتەبی سیاسی و ئەنجامێتی خالید شوانی ئەنجامی مەکتەبی سیاسی و
دکتۆر جارا ڕەشید ئەنجامی سەرکردایەتی بە مەبەستی گەیاندنی پرسە و هاوخەمیەکێتی بۆ کۆچی دوای خەلیفە بن زاید ئەل نەهیان سەرۆکی پێشووی ئیمارات سەردانی کۆنسوڵخانەی ئیماراتیان کرد لە هەولێر. لە میانی سەردانەکەدا دەرباس کۆسرات ڕەسوڵ پرسە و سەرخۆشی و هاوخەمیەکێتی نیشتیمانی کوردستانی ئاراستەی گەل و وڵاتی ئیمارات کرد بۆ کۆچی دوای خەلیفە بن زاید ئەل نەهیان سەرۆکی پێشووی ئیمارات. لە بەرەبەیانی ئەمڕۆ شەپۆلێکی دیکەی خۆڵبارین کەرکووک و زۆربەی شارەکانی عێراق و هەرێمی کوردستانی گرتەوە بەهۆی هەزاران کەس تەنگە نەفەس بوون و ڕەوانی نەخۆشخانەکان کران. ئیدارەی کەرکووکیش بەهۆی خۆڵبارینەوە داوامی فەرمانگەکانی ڕاگرت و تاقیکردنەوەکانی ئەمڕۆی کۆتایی ساڵیش بۆ سبەینە دواخرە. شەپۆلێکی چڕی دیکەی خۆڵبارین کەرکووک و پارێزگاکانی دیکەی عێراق و هەرێمی کوردستانی گرتووەتەوە واستی بینی نیش باشۆیکی بەرچاو کەمی کردووە. دوای چڕبوونەوەی خۆڵبارینەکە لە بەرەبەیاندا داری کەرکووک بڕیاریدا لە سەرجەم فەرمانگە حکومەکان بکرێتە پشوو. هاوکات هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵای عێراقیش بەوەی خۆڵبارینەوە بڕاریاندا لە سەرجەم خوێندنگا و زانکۆ و پەیمانگاکان داوامڕابگیرە. تاقیکردنەوەکانی ئەمڕۆی کۆتایی ساڵیش بۆی خۆڵبارینەوە دواخران بۆ سبەینێ. وەزارەتی پەروەردە ڕوونشی کردووەتەوە خشتەی تاقیکردنەوەی سەرجەم قۆناغەکانی خوێندن لەژێر ڕێنمایەکانی وەزارەتدا ڕێک دەخرێنەوە بۆ ئەمبەستەش دەسەڵات دەدرێ بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگاکان و خوێندنگاکان. بەهۆی چڕی ئەم شەپۆلەی خۆڵبارینەوە هەزاران کەس لە کەرکووک و عێراق وەرێم بەهۆی تەنگە نەفەسی و ڕەوانی نەخۆشخانەکان کراون و چارەسەری پێویستیان بۆ کراوە. کەشناسی سلێمانی شاشکرای کردووە لە مانگی 4 ساڵەوە 23 جار حاڵەتی خۆڵبارین تۆمار کراوە، ئەمەش ڕێژێکی زۆرە بەراورد بە ساڵانی ڕابردوو. وەتیشی ساڵی 2019 تەنها 2 شەپۆلی خۆڵبارین ڕوێنداوە، ئەمەش دەری دەخا شەپۆلەکانی خۆڵبارین بۆی کەمی بارانبارین و وشکە ساڵی و گۆڕانی کەشوەوە زیادی کردووە. هاوکاتم شەپۆلی خۆڵبارینە چەند پارێزگایکی عێراقی گرتەوە وەکو بەغداد و ئەنبار و سەلاحەدین و دیالە و نەجەف و چەند ناوچەیەکی دیکە بەهۆی هەزاران کەس تەنگە نەفەس بوون و ڕەوانی نەخۆشخانەکان کران. باپی بەیاننامەیەکی وەزارەتی تەندروستی عێراقیش سەرجەمیان چارەسەری پێویستیان بۆ کراوە. هەر بەهۆی و شەپۆلی خۆڵبارینەوە گەشتی ئاسمانی لە فڕۆکخانەکانی سلێمانی و بەغداد و نەجەف بۆ ماوەیەکی کاتی ڕاگیران، پاشان گەشتەکانی فڕۆکخانی نێودەوڵەتی سلێمانی دەستیان پێکردەوە. هەرچەندە لە مانگی ڕابردووە چەندین شەپۆلی خۆڵبارین عێراق وەرێمی باگشتی گرتوێتەوە، بەڵام تا ئێستا هەوڵی دۆزینەوەی هیچ چارەسەرێک نەدراوە. شارەزایانیش دەڵێن پێویستە لە سەرجەم پارێزگاکانی عێراق پشتیانی سەوزایی دروست بکرێ تا کاریگەری خۆڵبارین کەم بکرێتەوە. هاوکات تەندروستی کەرکووک دووپاتی دەکاتەوە هەموو ئامادەکاریەکیان کردو بۆ پێشوازی لەو کەسانە بەهۆی خۆڵبارینەوە سەردانی نەخۆشخانەکان دەکەن. ئازاد سابیر لە پرسرایی بەشی کارە هاوبەشەکانی تەندروستی بە کەناڵی ئاسمانی کەرکووکی ڕاگەیاند پێشتر لەلایەن کەشناسی و ئاگادار کراونەتەوە لەو شەپۆلە و ئەوانیش لای خۆیان و هەموو ئامادەکاریەکیان کردووە. هاوکات داواشی لە هاوڵاتیان کرد پابەندی ڕەنمایە تەندروستیەکان بن چونکە ئەم شەپۆلی خۆڵبارینە جگە لە زیانی چەنگە نەفەسی هاوکات زیانی دیکەشی هەیە بۆ سەر پێست و مێشکی مرۆڤ. ئێمە وەک فەرمانگەی تەندروستی لەسەر ڕێنمایەکانی بەڕێوەبەری فەرمانگەی تەندروستی کەرکووک پلانمانداناوە بۆ ئەمە دەرمانمان ئامادەباشی کردووە لە نەخۆشخانەکان بەبوونی دەرمان و پزیشکی پسپۆر و هەمویان ئێشک گرماونە تۆ لەگەڵ پەرستاران لە نەخۆشخانەکان. هەروەها ئۆکسیجینمان بە ڕێژەیەکی زۆر ئامادە کردووە و هەروەها ئێمە لەسەر ژماری 122 هۆبەی فریاکەوتن ئەمبڵانس ئیسعاف ئامادەمان کردووە ئەگەر خەڵکی شاری کەرکووک لە ماڵەوەی خۆیان تەلەفۆنمان بۆ بکەن بۆی خۆیان نەگەێنە تنگانە ئێمە بە خۆڕایی لە ماڵەوە یانگەینە نەخۆشخانەکان و ئەنگەینە ماڵەوەش. هەروەها ئێمە دەرمان لەگەڵ بەڕێوەبەری کۆگای دەرمان سەر بە فەرمانگەی تەندروستی هەمەهەنگمان هەیە لە هەر نەخۆشخانەی پێویستمان بوو بۆمان بێت. هەروەها هەمەهەنگمان هەیە لەسەر بەڕێوەبەری هاتوچۆی فەرمانگەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کەرکووک، هەروەها بەڕێوەبەرایەتی کەشناسی هەمەهەنگیمان هەیە بۆ یارمەتی سیارەکانمان بدەن بۆی بە زووترین کات بکرێتن نەخۆشخانەکان. ئێمە ئەم خۆڵبارینە زیاتر لەوانەی کە تەمەنیان گەورەیە و هەروەها نەخۆشی درێژخایانیان هەیە، هەروەها مناڵ تووشی ئەما بێ لەگەڵەوانی کە نەخۆشی دڵیان هەیە یان نەخۆشی ڕەبۆیان هەیە. ئێمە ڕێنمایانمان داوەتە شاری خەڵکی شاری کەرکووک کە دەرنەچنە دەرەوە، ئەگەر دەرچنە دەرەوە بە کاری زۆر پێویست یا کەمام و عینەکەش ببەستن و هەروەها ماڵەکانیان پەنجەرەکان بە پەردەکان دابخەن، ئەو شوێنانەی کە هەوای لێتە ژوورەوە ئەوانەش بگرن چووکە ئەبێتە خۆی ئەم خۆڵبارینە کە لە بیابان و نمچە بیاباکانەوە هەڵەسێ دێتە ئێرە
ئەبێتە هۆی نەخۆشی پێست، نەخۆشی چاو، نەخۆشی ئیلتیهابی محیطی بۆ دەماغ تووشی نەخۆشیەکە، هەروەها تووشی نەخۆشی سنگ مانگشەکە ئەگەر بێت و کەمام نەبێ ئەو دەخۆڵە بچێتە ژۆرە بۆ ڕێەکان. بەهۆی خۆڵبارینەوە لە سنووری پارێزگای کەرکووک و دەوروبەری 5 ڕووداوی هاتوچۆ ڕوویانجاوە بەهۆیەوە کەسێک گیانی لەدەستدا. لەسەر ڕێگەی سەرەکی کەرکووک تکریت 3 ڕووداوی هاتوچۆ ڕوویانجاوە بەهۆیانەوە 4 کەس بریندار بوون و ڕوانی نەخۆشخانەکان کران بەمبەستی چارەسەر وەرگرتن. هاوکات لەسەر ڕێگەی سەرەکی کەرکووک بەغدادیش بار هەڵگرێک خۆی بە بربەستە کۆنکرێتیەکاندا کێشا و بەهۆیەوە شۆفێرەکەی گیانی لەدەستدا. لە نزیک قەزای داقوقیش 2 ڕووداوی هاتوچۆ لە نێوان 2 ئۆتۆمبیل ڕوویدا و تەنها زیانی گیانی لێکەوتەوە. هاوکات لە چەند پارێزگایەکی دیکە عێراق بەهۆی خۆڵبارینەوە ژمارەیەک ڕووداوی دیکەی هاتوچۆ ڕوویانداوە. جارێکی دیکە پێشمەرگەکانی لیوە هاوبەشەکان لە کەرکووک گردبوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا و داوایان کرد پەلە بکرێت لە دەست بەکاربوونیان. لە گردبوونەوەکەدا ڕایانگەیان دوای ئەوەی مەشقەکانیان تەواو کرد، بەڵام تاوەکو ئێستا چارەنووسیان بە نادیاری ماوەتەوە و داواکار بوون پەلە بکرێت. لە دیاریکردنی چارەنووسیان بۆ پێی بەشێکی زۆریان وازیان لە کارەکانیان هێنا لە پێنەوە وەرگرتنیان لەو هێزە هاوبەشە. لە ماوەی ڕابردوودا بڕیاردرا لیوایەکی هاوبەش لە پێشمەرگە و سوپای عێراق پێک بهێنرێت. هەرچەندە مەشق و ڕاهێنانیان ماوەیەکی زۆرە کۆچای پێهاتووە، بەڵام تاوەکو ئێستا فەرمانی دەست بەکاربوونیان دەرنەچۆ و موچەیان پێنەدراوە. هەمومان پێشتر کارمان هەبوو، هەمومان ئیشی خۆمان هەبوو لەسەر کار بووین بۆ خزمەتکردن کوردستان و ناسەدابێنراوەکان بڕیارمادا بچنە نێ ئەم لیوایە. ئێستا مە 6 مانگە بێ ئیشین، یعنی لە ئیشش کەوتوینە ناتوانین ئیششکەین. بە حکمی وەڕێنە هەرچۆ ئیشێکمان دەستەکەوێ ناتوانین بیکەین، ناتوانین قەنەعەت بۆ بێنین کە ئێمە هەتا ئیشەکە ناگەڕێنەوە سەر داوامەکەی خۆمان. داواکاریمان لە ئەندام پەرلەمانەکان، لە حکوومەت، لە وەزیری پێشمەرگە یەکلامان کاتەوە. حەلێکمان بکە ئێمە هەتاکو کەی ئاوا چارەنووسمان دیار نەبێ. داواکاریمان چارەنووسمان یەکلای کەنوە 3700 پێشمەرگەین. ئەوە 6 مانگە لە ماڵەوەتان هیچ بوو جەم و چەیەکمان بۆ دابین نەکراوە. هەمومان لە ئیشوکاری خۆمان بووینە بۆنی ئەم لیواوە داوا لە ئەندا پەرلەمانەکان لە هەرێم کوردستان لە حکوومەتی عێراق بکەین کە چارەنووسمان یەکلای بکەنەوە. 6 مانگانی لە ماڵە نە ئیشێ نەکارێک هیوای کرێتی و هیچ ناکە لەم شارەیە. بۆمان ڕوونەوەکە نەم دوو لیوایان بڵێن یەک جا فەشەلی هێناوە یان چاوەڕێی موزایەنەکەین چاوەڕێی شتێکەکەین نەمە چۆنە بێ هەڵێن ئەم مانگەنا ئەم مانگە بێ 15 مانگنا 15 مانگەی تر شتی وا چۆنە بێ. لە دوای پرۆسی ئازادی عێراق و لە یەکەم هەڵبژاردننی سەرتاسەریدا ئەنجومەنی پارێزگاکان دەست بەکار بوون، بەڵام لە ساڵی 2019 بە بڕیاری پەرلەمانی عێراق ئەنجومەنی پارێزگاکان پەک خران و دەسەڵات درایە سەرۆکی یەکە ئیدارەکان. ئەو هەنگاوەش بەهۆی نەمانی دەسەڵاتی چاودێرەوە بۆ هۆی کەڵەکەبوونی کێشەکان و خراپی پێشکەشکردنی خزمەتگوزاریە سەرەتایەکان بۆ هاوڵاتیان. بوونی ئەنجومەنی پارێزگاکان گرنگی خۆی هەبوو لە چاودێریکردن و بە دواداچوونی پرۆژە خزمەتگوزارەکان و بەدەنگەوەچوونی کێشە و خواستی هاوڵاتیان. چاودێرێکی سیاسیش بە پێویستی دەزانێت لە دوای چارەسەرکردنی کێشەکان و پێکهێنانی حکوومەت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام بدرێتەوە. ئەنجومەنی پارێزگاکان ئەنجومەنێکی گرنگن، ئەنجومەنێکی چاودێری بوون و لە هەمان کاتە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری بە پارێزگاکان بە تەکید خەڵک بۆ ئەوانە گەڕایەوە ئەو کەم و کورتیانی کە هەبوو لە هەموو جۆرەکانی خزمەتگوزاری ئەندامانی مەجلیسی محافەزە مهتەم بوون بۆ مەسەلەیە. ئێستا دەبینی لە دوای ئەوەی کە هەڵوەشاوەتەوە ئەنجومەنی پارێزگاکان جۆرە بۆشاییەک دروست بووە، بۆشاییەکی ئیداری، بۆشاییەکی ڕقابی وای لێ هاتووە. بەڕاستی ینی خەڵک ئەگە پێداویستیەکی هەبێ یان داواکاریەکی هەبێ بۆ کاری خزمەتگوزاری ناتوانێت بە شێوەیەکی ئاسان یعنی بگاتە شوێنی مەبەست بۆ جێبەجێکردنی داواکارەکانیان. بۆیە دەبینی لە هەمان کاتشە جۆرە دیکتاتۆریەتی و جۆرە تاکڕەویەک دروست بووە لایەن پارێزگاکانەوە بە حکمی ئەوەی کە زۆربەی دەسەڵاتەکان گەڕاوتەوە بۆ پارێزگاکان لە دوای دانیشتنی کۆتایی هێنان بە تەشکیلکردنی حکوومەتی عێراق. ئەنجومەنی نوێنەران ئەبێ یەکەم کاری ئەوە بێت کە هەمواری یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکاتەوە و پێویستە لە زووترین کاتە ئەو ئەنجومەنە هەڵبژاردن بۆ ئەنجومەنی بکرێت. ئەندامێکی پێشووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەستۆی پەخستنی ئەنجومەنی پارێزگاکان دەخاتە سەر پەرلەمانی عێراق و خودی حەلبوسی کە ناڕەزایەتەکانی خەڵکی قۆستەوە و ئەنجومەنەکانی هەڵوەشاندەوە لە پێناو بەرژەوەندە سیاسی و تایبەتەکانی خۆی. لە دەستور تەثبیت بووە
مەجالس المحافظات 4 ساڵ ئیشەکات وەک پەرلەمان نەوتووە پەرلەمان ئەلێ 4 ساڵ تەواو بوو تەواو بەس بۆ مەجلس محافظە ئەلێ 4 ساڵە. إذن شرط الإعادة هي برلمان تصويت بكات تحديد موعد انتخابات بكات أجر نيكرد بالإمكان مجلس بميني لأنه مجلس ضرورية بو محافظات كان مجلس المحافظة ضحية مؤامري برلمان بو أو كاتا شي كردي رئيس برلمان خوي أم موضوع كرد لأنه مصالحي هبو لا أنبارو لا نينوا بو تشكيل لجان البرلمان بيك حفتة كرديان بو مجالس المحافظات كس لبيري نهات بلين كاكا يمس 6 مانجا محافظين إيشا كان بدون مراقب عرب عليه غاب القط العب يا فار. ئەنجومەنی پارێزگای کەرکووک چلوویەک ئەندامی هەبوو سەرجەم پێکاتەکانی لەخۆ گرتبوو ئەرچی ئەو ئەنجومەنە هاوشێوەی ئەنجومەنەکانی دیکەی پارێزگاکان چاودێریکردنی پرۆژە و بەدواداچوونی خزمەتگوزارەکان هەروەک سانسۆرێک بوو لەسەر کاری پارێزگار و لێپرسینەوە لە ئەگەری بوونی هەر کێشەیەک و کەمتەرخەمیەک بەڵام ماوەی 30 مانگە ئەنجومەن لە سەرتاسەری پارێزگاکان پەخراون دەسەڵاتەکان لای پارێزگارە. حەسیب حارس کەناڵی کەرکووک. بەسەرپەرشتی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەری کەرکووک وەکو ڕێزێک بۆ هونەرمەند سڵاح داودە دومین مەراسیمی بەخشینی خەڵاتی هونەرمەند سڵاح داودە ڕێکخرا هاوکات لە کۆنسێرتێکدا چەندین بەرهەمی موزیک و گۆرانی پێشکەشی ئامادە بوان کرا. لە دووەمین مەراسیمی بەخشینی خەڵاتی سەلاح داودە بە کۆنسێرتێک کە چەندین هونەرمەند تێیدا بەشدار بوون چەندین گۆرانی و هۆنراوە پێشکەشکران. ڕۆژێ نەبوو ئەم دولبەرەبێ ڕەحمە وەفاکە جارێ نەبوو ئەم کافرە شەرمێ نەخواکە. مەراسیمەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری کەرکووک لە ساڵیادی کۆچی دوایی ئەو کەڵە هونەرمەندەدا ڕێکخرا بوو. بێگومان لەگەڵ ئەم خەڵات بەخشینەیە ئەمە کۆنسێرتێکی گۆرانی موسیک ئەنجام بدەینکەوە کۆمەڵی هونەرمەندی بەتوانە شاری کەرکووک بەشدارن و زیاتر ئەو ئاوازانە ئەڵێنەوەکەوە خوا لە خۆش سڵاح داودە ئاوازی بۆ داناون و پێشتر وتویانە. بۆیە ئێمە ئاماژمان ئەوەیە ئەمە ببێتە خەڵاتێکی ساڵانە. خانەوادەی هونەرمەندی کۆچ کردو با گرنگیەوە باسییان لە میادە کردەوە و ڕایان گەیاند هەمیشە بەردەوام دەبن لەسەر ئەو ڕێچکەیە و خزمەت بە هونەری کەرکووک دەکەن. زۆر جار ئاواتم بۆ دەخواست کە بتوانم لەگەڵ گروپی مۆسیقای کەرکووک کار بکەم و هاوشانیان بم بۆ پێشکەشکردنی ئەو بەرنامەیە کە ئەوڕۆ ڕوو لە دووەمین ساڵیادی بەخشینی خەڵاتی مامۆستای گەورە سەلاح داودە کە گۆرانی بێژێکی گەورەی نێتەوەکەمان بوو ئەو بەرنامەمان پێشکەش کرد. سەکەی ئێمە ئەوەیە کە هەموو ساڵێ ئەمیادە بەسەرەکرێتەوە ئێمە دەستخۆشی لەو کەسەیەکەین کە ئەمیادە بەسەرکاتەوە وەک وەفایە بەرامبەر بە هونەرمەند خوا خۆش بوو سەلاح داودە کەوە کوڕێکی من لە سەرەتا کە خۆشی دایمە قسەیەکی وت پێم ئەیوت شەڵا دڵ شادواکەی جێگاکەی من گوم ناکەی بالفعل هاتە دی ئەو قسەیەوە. وەک هونەرمەندان ئاماژەیان بۆ کرد بایەخدان بە هونەر لە کەرکووک لە ئێستادا زۆر پێویستە و ئەم کارانەش گرنگی خۆیان دەبێت. من پێم خۆشە هەموو ساڵێ ئاوە یادی هونەرمەندێ بکرێتەوە. ئەم ساڵ دومین ساڵیادی بەخشینی خەڵاتی هونەرمەند سڵاح داودە خوارێ خۆش بێ دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری کەرکووکەکەم بەڕاستی کارێکی جوانە پاڵپشتی هونەرمەندانە یادیانەکەنەوە. ئەمە بۆ ساڵی دووەمە ئەم مەراسیمە ساز دەکرێت. بۆ ئەم ساڵ خەڵاتی هونەرمەند سڵاح داودە بەخشرا بە هونەرمەند فایق داودە ئەویش لە بەرامبەر ئەنجامدانی ئەو کارانەی و بەردەوامبوون لەسەر هونەری فۆلکلۆری کوردی و هەوڵدان بۆ پاراستنی. شاڵەو عومەر کەناڵی کەرکووک.
کە سوکاری خێزانەوەبووەکانی دەرەیە ئیجە لە ڕێگەی سەرۆک کۆماری عێراقەوە ڕەوانەی وڵاتی یۆنان کران بۆ سوراخی کە سوکارەکانیان ژمارە و خێزانانەی کۆیە کە لە یەختەکەی شەوی 21 کانون یەکەمی ساڵی ڕابردوو کە یەختەکەیان ژێر ئاو کەوت 9 کەس بوو. لەو ژمارەیەش تەنها مێرد منداڵێک ڕزگار کە ئەویش ڕێواری تەمەن 11 ساڵان بوو. دوجار بە هەوڵی نووسنگەی قوبات ساڵبانی جێگری سەرۆکی حکوومەت و دکتۆر ڕێواز فاق سەرۆکی پەرلەمان گەڕێنرایەوە قەزای کۆیە بۆ زانیاری زیاتر و قسەکردنی زیاتر سەبارەت بەم بابەتە بەڕێز ڕێکان عەبدوڵڵا لە یۆنانەوە ڕاستەوخۆ لەگەڵ مەبێت کاک ڕێکان ئەم کاتت باش بەڕێز یەکێکی لە کە سوکاری ئەو خێزانەون بوانەی کەوا لە دەرێ ئیجەیە ون بوونا چۆن بوو کەوا بیرتان لەوە کردوە خود چۆن بوو کە گەیشتنە یۆنان و چەند کەسن جگە لەو 15 کەسەی کە دیار نەماون کە سوکاری و 15 کەسەیان زیاترە. دەستخۆشی لە کەناڵە بەڕێزەکەتان دەکەم بۆ دەرفەتەی بە ئێمەدا ئێمە وەکو کەسوکاری بێسەرشتێنبووانی یەختەژێر ئاوکەوتەکەی دەریای ئیجا کە ساڵی ڕابردوو 12/2021 لە کەناراوەکانی یۆنان دیارە پەچی دەکەوێت زێر ئاو دەکەوێت لە نزیک دورگەی سانتۆرینە. ئێمە ئێستا 4 کەس پێ دەکەین نۆ بێتە لە شوێنمان هەیە تا ئێستا دەماتی ڕەمەزانە پێ جەنازەمان بۆ گەڕایەوە ناتوانین بڵێن ئەوانی تر بێ بڵێن مردوون یاخود تەرمن. ئێمە ئێستا لە ڕێی بەڕێز دکتۆر سەرۆک کۆماری عێراقەوە لێرەوە دەستخۆشێتی زۆر گەرمی لێ دەکەم لە ئازە و متمانەی میلا دەبین ئینشەڵڵا سیزدەی بۆ 4 کەس وەرگرت گەیشتینە وڵاتی یۆنان 4 شەوە لە ئەسینای لە ڕێی سەفارەتی عێراقیشەوە پشتگیریان کردوین کە ئێمە لە کەمپەکان لە نەخۆشخانەکان یاخود لە سەبعەدەکان بنەوەیەکی تەواو بۆ کە سوکاری قوربانیان بێنینەوە. جەنازەیەکیشمان بەردەستە لێ بەڵام تا ئێستا ئافرەتێکە ناوی کەشف نەکراوە. باشە کاک ڕێکانەوە کەسانەی کە دیار نەماوە چەند کەسێک؟ بەڵێ 29 کەسن چەندیان کە سوکاری تۆیە؟ ماوە لە 24ەکە جەنازەیەکە حالیان لە ئەسینا بەردەستە لە ئەو یەختە ئێمە 23 کەسن بێسەر و شوێنن تا ئێستا کورد. چەندێکیان کە سوکاری تۆیە کاک ڕێکان؟ چەند کەسیان کە سوکاری تۆیە لە بێسەر و شوێن بۆکان؟ بەڵێ من برایەکم و دوو برازام و براژنەکەمی تێدایە. باشە کاک ڕێکان ئێستا سۆراخی ئەوانتان دەستکەوتۆ دوای ئەوەی کەوا چوونەتە یۆنان چەندێک کە بێ ئێوە چوونەتە یۆنان؟ ئێمە ئەو شۆ 5 چاوەڕێی چۆتینە یۆنان لە ئەسینا بووین ئێستاش لەناو باخیرەین حالیان لەگەڵ کار محەممەد و برادران کە ئەو چوان نوێنەرەی بە نوێنەرایەتی کە سوکاری قوربانیان ئێمەیان کردوتە نوێنەری خۆیان تانی شەو ڕۆژمان خستۆتە سەریەک لە ڕێی کاک شێخستێن لە ڕێی کاک ڕەنج لە ڕێی هەموو لە هەموو دەرگایەکی کورد و ئەوەمانداوە حتا کۆمیتەیەکێتی نیشتمانی کوردستانی شاتۆتە سەرخەت لێرەدا شیرین خان کاک سلێمان لە ڕێی کاک دکتۆر بەرهەمەوە پشتگیریەتی باش کرایان سپاس بخوا و ئامادەکاریش دەکرێت ئینشەڵڵا لە دەوری پێنجشەممە ئەو جەنازەیە بگاتەوە هەرێمی کوردستان بەیانی لەسەر ئەویش پەیوەندیمان پێوە دەکەن و ناوەکەشی کەشف دەکرێت. باشە لە ماوەکانی ڕابردوودا دوای ئەوەی کەوا کە سوکارتان ئەتوانین بڵێن کۆچی نایاساییان کردو یەختەکەیان نقم بۆ لە دەریای ئیجەیە ئێوە داواتان لە حکوومەت هێرەمی کوردستان کردو کە یارمەتیتان بدایە خۆ جگەلەوە حکوومەت هێرەمی کوردستان لە گەڕانەوەی تەرمەکانە هیچ هاوکاری هیچ کەسێکی کردووە؟ هەر پێسوێتی جەنازە هەرێمی کوردستان ئەو شارەی خۆی بەخێرن ئەوان ئامادەکاریان کردو پێشەکان خۆی حکوومەت هێرێمی کوردستان بەڵێ زۆر باشە بەڕێز ڕێکان عەبدوڵڵا سوپاس بۆ بەڕێزت لەگەڵم بوویت. پێنج چالاکوانی دیکەی بادینان لە سەرکەیسی شیلاتزێ لە دوای نزیکەی 16 مانگ لە دەستگیرکردنیان دادگای کران و تیمی پارێزەرانیشیان ڕایانگەیاند کە ئەو تۆمەتبارانە بێتاوان و تۆمەتەکانیشیان هیچ بنەمایەکی نییە. دوای نزیکەی 16 مانگ لە دەستگیرکردنیان 5 چالاکوانی بادینان دادگایی کران و هەر 5یان خەڵکی ناحیەی شیلاتزێ سەر بە قەزای ئامێدین.
هەر 5 سالاکوانەکەش بە 2 ساڵ زیندانی کردن سزادران. بریارا دادگاه بو زیندانی کرنا 2 سالا بو وان گرتیا همیا هر 5 درچو گلوی چنده دا یا باش اوه کو اف گرتیا ده مشمول بنب ماده 331 و 332 دال برگادوی کو آماجه بوی چنده دتن کو اف کسا ده مشمول بنب ماده افراش شرطی 6 هیوا دجوا کسا گرتن اوه بوماوه هیوه کادیتر زیدتر نامینن و اف کسا همید آزاد بن اف هر 5 کسا لە دادگاییکردنی ئەو چالاکوانانەی بادینان ئەوە خرایە ڕوو کە ئەو چالاکوانانە ئەشکەنجە دراون و لە زیندان بە شێوەیەکی زۆر خراپ مامەڵەیان لەگەڵ کراوە. تومەت بۆ هەڵبەست بین ئاسایش بەبێ ئاگاداریەوە ئەو تومەتە هەمووی دوورن لە ڕاستیە ئەوەنە هەموویان ئەو تومەتە ڕەتکردنەوە هیچ ئەسل و ئەساسێک بوو نەبی بڕاستی. ئەو هەر 5 کەسە یەت هاتینە ئەشکەنجەدان یەت هاتینە ئەشکەنجەدانێکا پێز پڕاستی غەدرێکا زۆر مەزنیاڵێ هاتیەکردن ئەوە بوومەوەی 2 ساڵە هاتنە حکومکردن پڕاستی مەچاوەڕێت کرد بێنە ئازادکردن چونکی ئەوان گەنجە وەکو برادەرەوە بەحەزکردێ هیچ شتێک لەسەر نەبوو. پەرلەمانتار و پارێزەران و چالاکوانانی ئامادەبووی دادگاییکردنەکەش دەڵێن ئەو تۆمەتانەی ئەو 5 سالاکوانەی پێ دەستگیر کراوە و لەسەری سزای زیندانی بەسەریاندا سەپێنراوە تۆمەتی بێبنەمان. ئەوەی کە ئەمڕۆ ئێمە بینیمان جگە لە کارەساتێکی دادگاییکردن شتێکی تر نەبوو ئەم گەنجانە کۆمەڵە گەنج کە هیچیان تەمەنیان نەگەشتە 30 ساڵ کە پارێزەرە بەڕێزەکانیش کاک بەشداروان باسییان کرد کە تەمەنی هیچیان تەجاوز 30 ساڵی نەکردووە لەسەر کۆمنتێکی فەیسبوک ئاخر دەسەڵاتێک لە کۆمنتێکی فەیسبوکی گەنجێکی دلێر و ئازای شیلاتزێ بترسێت وەڵڵا کارەسات چاوەڕێی دەکات ئەوەی کە ئێمە دەیبینیم بە بەرچاوی کۆمەلگەی نێودەوڵەتی بە بەرچاوی نوێنەرین و وڵاتانی نێودەوڵەتی کۆنسوڵخانەکان بە بەرچاوی ئێمەی پەرلەمانتارەوە کە دەگوزارێت جگە لە تۆمەت بەخشینەوە لەسەرەوەی کە گەنجێک تو کۆمنتێکی نووسوە لەسەرەوەی کە گەنجێک ڕخنەی گرتووە لە سیاسەتی حکومەت لەسەرەوەی گەنجێک ناڕازیە لە ئەدای حکومەت هەرێمی کوردستان لەسەر ناجۆری و نادادی ئەشکەنجەدانێک بە جۆرێک کە تەعزیبی بدەیت بە شێوەیە کە کارەبای لێ بدەیت ئاوی ساردی پێدا بکەیت ئەشکەنجەدانی زۆرا و زۆر کە خوان لەو قاعی محکەمە باسییان کرددانیان پێدان لە بەردەمی دادوەردا بۆیە من باسی ئەوە دەکەم کە ئەم زۆرە عەقڵیەتە تۆتالیتاریانی ئێستا لە هەرێمی کوردستان وجودی هەیە و حکومڕانی هەرێمی کوردستان دەکات مەستاتێکی گەورە چاوەڕێی هەرێم دەکات بەم عەقڵیەتە کە سوکاری ئەو چالاکوانانی بادینان دووپاتی دەکەنەوە کە جیراوانی بادینان بێتاوانن. تقریبا ساڵێک و 5 مانگە زیندانی گیری بێ دادگاه ئەڤروکیا دادگاهان هاتەکردن بێتەوان دەرچوون ئەلحەمدولە شکرش بۆ خودێ. پارێزەرانی کەیسی جیراوانی بادینان ڕایدەگەێنن ئەو چالاکوانانە بە 2 ساڵ زیندانیکردن سزادران بە هەژمارکردنی ماوەی زیندانیان و لە ماوەی مانگێکی تریش ئازاد دەکرێن. قارەمان قادر کەناڵی کەرکووک هەولێر. هاوڵاتیەک ژمارەیەک پێڵاوی خێزانێکی ئەنفالکراوی گوندی جەلەمۆر دەگەێنێتە مۆنومنتی ئەنفال لە چەمچەماڵ کە پێڵاوی ژن و منداڵیشی لە خۆگرتووە. ئەمەش هاوڵاتی جەواد جەلەمۆردی لە کاتی هەڵدانەوەی داروبەرد و خانووە ڕووخاوەکەیان لە گوندی جەلەمۆرد ژمارەیەک پێڵاوی خێزانە 8 کەسی ئەنفالکراوەکەی کە خاڵ و خاڵۆژن و 6 خاڵۆزای 34 ساڵ بەر لە ئێستا کە بەر شەڵای ئەنفال کەوتون لە گوندی جەلەمۆرد دۆزیەوە بە مەبەستی پارێزگاریکردنیش لیان ئەو کارتانەی پێشکەشی مۆنومنتی ئەنفال کرد. دوای ئەوەی هاوڵاتیەک ئاگاداری کردینەوە لە کاتی پاکردنەوەی شوێرخانووی خێزانێک کە ماڵی خاڵێتی کە پێگاتون لە خاڵی و خاڵۆژنی و 6 منداڵ بەرپرسی ئەنفال کەوتون و کەسیان دەرنەچووە و لە ئەسنای پاکردنەوەی شوێرخانوەکەیان چەند شتێکی دۆزی بۆ لە ناویانە ئەو پێڵاوانە بوو بۆی ئێمە ئاگادار کردەوە و داوا من لێکرد کە پێشکەشی ئێمەی کا بە سوپاسەوە بۆ ئێمەی هێنا و ئێمە ئەمە زۆر بە گرنگی ئەزانین و ئەمە بە سەربەتێکی نیشتیمانی ئەزانین بەڕاستی کەسەری ژیان و گوزەرانی ئەو خانەوادەیەکەین کە چۆن ژیاوەوە ئەم پێڵاوە لاسکانیان بەکارهێناوە لە نەبوونی و لە سادەیی ژیانی ئەو کاتە بەشێکی بە تێل بەستاوە قەیتانەکانی بەداخەوە بەس و ڕژێمی فاشلی خوێنڕێژ ڕەوای نەبینی ئەمانە ژیان بکەن تەنها لەبەر ئەوەی کورد بوون لە بیابانەکان زیندە بەچاڵیان کرد. ئێمە ئەم خانەوادەیە ئەوەی کەوا بۆ ئێمە ماوەتەوە لە مۆنومنتەیە پارێزگاری لەکەین ئەو پێڵاوانەیە بۆیە بەسپاسەوە لێمان وەرگێت و ئێمە بڕیارمان داوە کە ئەمە لە شوشەبەندێکە پارێزگاری لێ بکەین و هەم لە ژوورەکەی خۆم کە ئەگەر لە شوێنانی تر گوڵدا ئەنجێ لەسەر مێزەکانیان من بەڵێنم داوە کە ئەم پێڵاوانە دابنێم و پیشانی هەموو ئەو کۆنسۆڵ و ئەو وەفد و شاندانی کە سەردانی مۆنومنتی ئەنفالەکەن بیبینن و ئەمە وەکو هەموو ئەو گەلانی تر کە جینۆسایت کراون
چۆن ئەوان گرنگی بەم کەلوپەلانادن ئەیپارێزن و ئەوانە ئێمەش گرنگی پێدەین و بە سەروەتێکی نیشتیمانی زۆر گرنگی ئەزانین جارێترش سوپاسی ئەەکەین کە هەڵساوە ئەو شتانەی پێشکەش ئێمە کردووە. ئاماژە بە سەردێڕی دومی هەواڵەکانەدا. سەرۆک کۆماری عێراق تەکید لا گرنگی ڕاپێشکردنی هەموو کەسانی کە لە چاوانی تیرۆریستی تێوەگڵاون بۆ بەردەم دادگا و سزادانیان دەکاتەوە. دادگای فیدرالی عێراق بەخۆی بڕوانامەی ساختەوە ئەندامەتی مەشعانجەبووری لە ئەنجومەنی نوێنەران هەڵدەوەشێنێتەوە. وەزیری نەوتی عێراق ئاشکرای دەکات تا کۆتایی ساڵی 2027 بڕی بەرهەمهێنانی نەوت دەگەیەنە 6 ملیۆن بەرمیل لا ڕۆژێکدا. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق تەکیدی کردەوە لا گرنگی ڕاپێشکردنی هەموو کەسانی کە لە تاوانی تیرۆریستی تێوەگڵاون بۆ بەردەم دادگا و سزادانیان و وشکردنی سەرچاوەکانی تیرۆر. ئەمڕۆ سەرۆک کۆماری عێراق لە بەغداد پێشوازی کرد لە ئالیس نادیرێتۆ یاریدەدەری سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان و ڕایشکاری تایبەت باجینۆ سایت لە دیدارەکەدا جەخسکرایەوە لە پێویستی لێکۆڵینەوە لەو تاوانانەی کە لەلایەن تاقمی تیرۆریستی داعش لە عێراق ئەنجام درراوە. هەروەها دووپات کرایەوە لە بچەوکردنی هەمانگی هاوبەش لە نێوان دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەتی عێراق و تیمی لێکۆڵینەوەی نەتەوەی گرتوەکان بۆ بابەتە. لا دیدارەکەدا سەرۆک کۆمار ڕایگەیاند گرنگە هەموو کەسانی کە لە تاوانی تیرۆریستی تێوەگڵاون ڕاپێکی بەردەم دادگا بکرێن و سەرچاوەکانی تیرۆریش وشک بکرێت. هاوکات با گرنگی و باسی لە کۆکردنەوەی بەڵگەنامەی تاوانەکانی داعش کرد بە تایبەتی تاوانی گۆڕە بە کۆمەڵەکان هەروەها با سزاگەیاندنی تاوانباران لە پێناو سۆگەرکردنی مافی قوربانیان و دووبارە نەبوونەوەی تاوانی لەو شێوەیە. هاوکات دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق تەکیدی کردەوە پێویستە پشتیوانی لا گفتوگۆ و دیالۆگ باڕاستی چارەسەرکردنی کێشاڵ پەسێردراوەکان بکرێت. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق پێشوازی کرد لە حەسەن توران سەرۆکی بەرەی تورکمانی و لە دیدارەکەدا جەخت کرایەوە لا گرنگی پچەوکردنی یەکڕیزی نیشتیمانی لە پێناو ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاریە جۆرە و جۆرەکان. هەروەها تەکید کرایەوە لە پێویستی پشتیوانی کردن لا گفتوگۆ و دیالۆگ باڕاستی چارەسەرکردنی کێشاڵ پەسێردراوەکان و هەنگاونان بەرەوهێنان ئارای بەرکەوتە نیشتیمانیەکان و پاراستنی ئاسایی شوارامی هاوڵاتیان. ژمارەیەک لە شۆفێرانی بارهەڵگر دژی گرانبوونی نرخی کێش و قەپانکردن لە ناحیەی کەورگۆسکی سەر بە قەزای خەبات کردبوونەوە و ڕێگەی سەرەکی هەولێر دوهۆک و هەولێر مووسڵیان داخست و داوایان کرد نرخی قەپانکردنی بارهەڵگرەکان وەکو خۆی لێ بکرێتەوە. ژمارەیەک لە شۆفێرانی باڵ هەڵگر لە دژی گرانبوونی نرخی کێشان گردبوونەوەیەکی ناڕەزاییان ئەنجامدا و ڕێگای سەرەکی نێوان هەولێر مووسڵیان داخست. بە خۆمان سەفرانە 20 زای وەردەگرن 5,000 لە مەسفای وەردەگری ئەوە 5,000 ڕۆی 5,000 قەپان ئێرە ئەوە 10,000 قەپانی ئەولاش 5 ئەوە 15,000 ئەو خەتەریات باشن ئەو جادە خۆتە نەفەرەکی دامەچ بک ئەو مال وێرانیە دیمار وێرانی نیەوە هیچ لۆما نامێت چ لۆما دەمێنێت ئەو بە خۆم سایقم سارە خۆشم نییە 10,000 لۆ دەمێنێت 24-25 تەنی بار دەکەین 15,000 بەس دەدەینە قەپان تێدەگەی لەو سەریش لە هاتنەوە 15 کە دەدەی ئەوە 30,000 بەس قەپانی دەدەی تێدەگەی 30,000 سایقیمانە تێدەگەی وەلا یەک غەرامەی بچووک ئەو ڕۆژانە لێرە 200 کیلۆم غەرامەداوە 12,000م داوە یان 5,000 دەدەی 200 کیلۆ زێدەی 15-20,000 لێ وەردەگرێن. ئەم شۆفێرانە ئاماژە بۆ ئەوەش دەکەن لە گواستنەوەی هەر بارێکدا لە چەند قەپانێکی جیاواز بارەکانیان پێقەپان دەکرێت و بۆ هەر بارێکیش بڕی 5,000 دیناریان لێ وەردەگیرێت. داواکاریمان ئەوە قەپان لە بیداتی هەر بە بەلاش بوو دوای ئەوە کردیانە 1,000 دینار گوڵمان هەر قەی ناکە کاکە 1,000 دینار کما دوای کردیانە 3,000 لە 3,000ش کردیانە 5,000 لە 5,000 پێمان قبول ناکرێ ڕاستی زۆرە گەلە زۆرە. داواکاریمان ئەوەیە کە 9,000 دینار قەپانشکە خۆی یەکەم جار بە بەلاش بووە دوای کردیانە 1,000 هەر خۆمان کردیانە 3,000 ئەوەش هیچ کردیانە 5,000 ئەگەر ئەو هابچی مزارە و شتی نەکەن دەکەنە 10,000 20,000 30,000 هەتا سەرە دەچی ئەگەر ئەو قەپانە لێرە 5,000 بدەین بچنە ئەولاش 5,000 چکە حق لەسەر جادە لەولا گوێرش قەپان هەیە ئەوان هەر قەپانکەین ئەوە دەکات 10,000 لۆمە. ئەو شۆفێرانە دەژڵێن گرانبوونی نرخی کێشان و قەپانکردن کاریگەری کردوتە سەر گوزەرانیان و ئەوان ڕۆژانە 15 بۆ 20,000 دینار لە کێشانی بارەکانیان لێوەردەگیرێت. قارەمان قادر
کەناڵی کەرکووک هەولێر. لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی هەرێک لە وەزیرانی ڕۆشنبیری و لاوان و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان و هونەرمەندان و ڕۆشنبیران خەڵاتی ڕێزلێنان بە هونەرمەندی گەورە شەهرامی نازری بەخشرا کە یەکێکە لە هونەرمەندە ناودار و گەورەکانی گەلی کورد و خاوەنی چەندین بەرهەمی هونەریە. ئەمڕۆ هەمومان پێکەوە لە لێری پایتەختی هەرێمی کوردستان لە حزوری بەژنێکی بڵند، دەنگێکی ئەفسوناوی، موزیسیانێکی ناوازە، فریشتەیەک لە دۆنی مرۆڤدا وەستاوی کە ئەویش ئوستاز شەهرامی نازریە. نازری وەک کوردێکی ڕەسەن ساڵانێکی زۆرە کوردانە شانازی بە هونەر و گۆرانی و مۆزیکی نەتەوەکەیەوە دەکات. لەگەڵ ئەو هەموو شارەزاییەی لەم بوارەدا هەیەتی وتوویەتی زۆربەی مۆزیکی نەتەوەکان ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە، بەڵام مۆزیکی کورد بە جوانی و بەبێ دەستکاری ماوەتەوە. ئێمە لە چوارچێوەی تەشریفهێنانیان بۆ بەشداری لە فستیڤاڵی گەلاوێژ پێمان خۆش بوو، پێی سەربەرز بووین وەک وەزارەت لەم ڕێ و ڕسمەشکۆدارەدا بە حزوری ئێوەی بەڕێز خەڵاتی بکەین. یەکی لە شانۆزێلێ خۆم هەر یەسەکە لە ئۆمرۆ زندگیە هونەریم وەلمانە یە هونەرمەند کورد لە هەر کوورە دەروەتی دەستاز لە هەر کوورێ دنیا کە دەسەڵاتی داشتمە سعی کردمە هنر کرد، فرهنگ کرد و موسیقی کرد نیشان بدم. دادگای فیدرالی ئەندامەتی مەشعان جەبوری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵوەشانەوە. ئەمڕۆ دادگای فیدرالی عێراق بڕیاریدا ئەندامەتی پەرلەمانتار مەشعان جەبوری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵوەشێنێتەوە هۆکارەکەشی بۆ بوونی ساختە لا بڕوانامەکەی گەڕاندووەتەوە. بڕیارەکەی دادگای فیدرالی دوای سکاڵایەکی قسەی بە جبوری پەرلەمانتاری پێشوو دێت و لە سکاڵاکەدا ئەوەشی خستە بۆڕۆ کە بڕوانامەی مەشعان جەبوری ساختەیە. بۆ ئەمڕۆ دادگای فیدرالی دوای گفتوگۆ و دەرکەوتنی ڕاستیەکان بڕیاریدا ئەندامێتی مەشعان جەبوری لە ئەنجومەنی نوێنەران هەڵوەشێنێتەوە. دوای بڕیارەکەی دادگای فیدرالیش مەشعان جەبوری لە تویتێکدا ڕایگەیاندەوە بڕیارە بە فشاری لایەنە ڕکابەرەکان و بەشێک لە هاوپەیمانەکانی بۆ کاردانەوە بە دوای خۆیدا دەهێنێت. وەزیری نەوتی عێراق تاکید دەکاتەوە تا کۆتایی ساڵی 2027 بڕی بەرهەمهێنانی نەوتی عێراق دەگاتە 6 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. ئیحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراق ڕایگەاند وەزارەتەکەی کار دەکات بۆ خێراکردنی پلان و پرۆژەکان بە مەبەستی وەبەرهێنانی گونجاوی غازی سروشتی و پەیوەندیدار بۆ پشتگیریکردنی کەرتی وزە. وتیشی قۆناغی ڕابردوو شایدی چەندین پرۆژەی گرنگ بوو لە کەرسەکانی نەوت و وزە و ژێرخانی ئابووری لە ڕێگەی ئەنجامدانی گرێبەستی گرنگ لەگەڵ کۆمپانیا نێودەوڵاتیە بەناوبانگەکان. سەبارەت بە پلانی وەزارەتەکەی بۆ زیادکردنی بڕی بەرهەمهێنانی نەوت ئیحسان عەبدولجەبار ئاشکرای کرد تا کۆتایی ساڵی 2027 بە پێو پلانەی دانراوە بڕی بەرهەمهێنانی نەوتی عێراق دەگاتە 6 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. لا پرۆژەیەکی هونەری تایبەت بە کۆچکردنی هاوڵاتیان ژمارەیەک هونەرمەندی ناوخۆبیانی پێشانگایەکی هونەریان لە ژێرناوی هیترۆتۆپیا لە گەلەری جیهان کردوتەوە کە ماوەی 1 مانگ بەردەوام دەبێت و هونەرمەندان تایدا ئەزمموی خۆیان نمایش دەکەن. لە پرۆژەیەکی هونەری تایبەت بە کۆچکردنی هاوڵاتیان ژمارەیەک هونەرمەندی ناوخۆبیانی پیشەنگایەکی هونەریان لە ژێرناوی هیترۆتۆپیا لە گەلەری جیهان کردوتەوە. یەکەم ڕۆژی نمایشی هونەری هیترۆتۆپیایە. ئەم نمایشە نۆ هونەرمەندی شێوەکار بەشداریان کردووە. هونەرمەندەکان هونەرمەندی کورد، عەرەب، فارس بەشداری بوون لەگەڵمان
کارەکان سەرجەمیان پەیوەندیان هەیە بە مۆزوعی کۆچ بەڵام لە ژێرناوی هیترۆتۆپیادا هەرێک لە هونەرمەندانە زمانێکی جیاوازیان هەڵبژاردەوە بۆ پەیوەندیکردن بە بابەتی هیترۆتۆپیا. ئەم چەمکەمان کرد بە ناونیشانی سەرەکی پێشەنگاکەمان. کارەکان هەندێکیان بە میدیۆمی ئینستەڵێشن کراوە، هەندێک بە فۆتۆ، هەندێک بە ڤیدیۆ و هەندێکی تر بە پەینتینگ نیگارکێشان. پرۆژەی هونەری هێترۆتۆپیا ماوەی 1 مانگ بەردەوام دەبێت و هونەرمەندانیش ئەزموونی خۆیان تیایدا نمایش دەکەن. من بەشدارم بە تابلۆیەکی 5 مەتر بە 2 مەتر کە بە کەرەستەی هەمە جۆر ئیشم تیا کردووە، بە تایبەتی سەرەکی ترین کەرەستە شاڵی تاڵیا مادەیەکە، مادەیەکی کوردەواریە کە من لە تابلۆکەمە بەکارم هێناوە، بە تایبەت بەکارم هێناوە چونکە ئەو مەوادە بە تاواتی ڕەبتی هەیە بە بیرۆکە هیترۆتۆپیاوە تا کۆچکردن بۆ ئەو کێشەی کە مرۆڤی کورد کۆچ ئەکات یان هەر کەسێکی تریژوی لە ڕاستێ لە جیهانە کاتێک کۆچ ئەکا خۆی ئەڕوا، بەڵام زاکرەی مەکانی و خۆشەویستی عاتفی و هەموو شتێکی ئەمێنێتەوە لە شوێنی کە هەیە، یعنی لە نێوان دوو جیهاندایە، هەم بۆی ئەڕات و هەم تیاشە ئەمێنێتەوە. وێنەکانە من لێرە وەکو بەشێک لەم پرۆژە هونەریە کە کەوتوتە بەرچاوی بینەر باس لە بڵێن دەرهاوێشتەکانی شەڕی چاڵدەران دەکات. دوای شەڕی چاڵدەران بڵێن کە شەڕێکی گەورە بوو ناوبێنی ئیمپراتۆریەتی عوسمانی و ئێران، کورد بۆ یەکەم جار پارچە بوو. ئەم پرۆژەیە جۆرێک لێکۆڵینەوەیەکی ڤیژواڵە لەسەر دەرهاوێشتەکانی ئەو شەڕە و بەشی یەکەم کە لێرە پیشان دراوە تەرکیزی کردوتە سەر کوردەکانی کرمانج کە لە شماڵی خوراسان نزیک سنووری تورکمەنستان دەژین. هێترۆتۆپیا چەمچێکە بۆ یەکەم جار مێشەل فۆکۆ لە ساڵی 1967 بەکاری هێناوە و مانای گۆڕینی شوێنی نیشتەجێبوون دێت و هونەرمەندانی بەشداروی پرۆژەکەش لە ڕێگەی کارە هونەریەکانیانەوە گزارش لە دیاردەی کۆچکردن دەکەن. قارەمان قادر، کەناڵی کەرکووک، هەولێر. هەواڵەکانم پێشکەشکردن، خواتان لەگەڵ.